من لێرەوە تەنها ماتەمێنینە بۆ خۆم کە هەم وەکو پەیوەندی خۆم لەگەڵ یەنار محەممەداوە هەمیش وەکو چالاکوانێک و هاوخەباتێکی خۆم کە بەڕاستی ئەمە بۆ ئێمە زۆر قورس بوو بەڵام لەگەڵەوە شامە ئەمڕۆوتمان پرسەمان نابێ مە بەردەوامە بینانی ئەمە بۆ خۆی ئەو دروشمەیان یەکێک لە دروشمەکانیش لێرەکە نووسیمانەوە لەوە هاتووە کە ئێمە وەکو پرسەدانانین بەڵکوم ئێمە بەردەوامی ئێمەیە پرسەکەی ئەو بەڕاستی ئەمە بۆ ئێمە بەڕاستی لە دەستدانێکی گەورەیە ئەوەشی کە یەنار محەممەد دەنگێکی درەوشاوە بوو بەڕاستی لەناو لەسەر تاسەری عێراقا و دوو خەڵاتی جیهانی بردێتەوە بە هۆکاری ئەوەی کە چەندین جار هەڕەشەی کوشتنی لەسەر بووە و ئەو لە ژیانێکی ئارامەوە لە کەنەداوە بە وەگەڵێ بە جنسی وڵاتێکی کەنەداوە هاتوێتەوە لە عێراق لە دوای نەمانی ڕژێمی بەعسەوە هاتوێتەوە ئەوەی هەڵبژارد ئەو خەباتە یەکسانی خوازی و ئەو دەنگە دلێرەی کە ڕۆژانە کاری ئەکرد لە عێراق ئەوەی هەڵبژارد کە هاتەوە لەسەر بەکۆی لەکردنی ژن لەسەر بەشودانی کچان لەسەر کچانی ئێزیدی کە زۆر کاری کرد لەسەر بازرگانیکردن بە کچان لەسەر یاسای مدەونەی جەعفەری هەموو ئەوانانی زۆر جیهانی ئەم کەسێکی جیهانیە ئەتوانن هەر کەسێک بێوێت کار و چالاکیەکانی ببینێ ئەوەی کە ئەمە کاریگەریەکە بێت بەڕاستی و لە ئێستا لە ئامادەکاریە بۆ 8 مارس و کاتێکیان هەڵبژاردووە کە کاتێکی هەستیار بووە ئەو کاتیان هەڵبژاردووە کە ڕۆژێک پێشەوە کۆنگرەیەکیان بەستووە لەو کۆنگرەیە کۆمەڵێک بابەتی هەستیاریان باس کردووە لە دوای ئەوە دیارە متابعە کراوە بەپێی ئەو ئێمە پەیوەندی لەگەڵ عێراق و لەگەڵ ئەو ڕەفیقانەی خۆی کە لە ناو ڕێکخراوەکەیە لەگەڵیان ئەوە بووە کە لەو کۆنگرەیە کۆمەڵێک بابەتی هەستیاریان و ڕژاند و قسان لەسەری کردووە دیارە متابعە کراوە بەداخەوە لە ناو ماڵەکەی خۆیە کە کەسی تریشی لەگەڵا بووە لە شوێنێکەوە هاتوونەتە ناو ماڵەکەی هەر لەویایە دەستڕێژی گولەی لەکەن بەداخەوە لەبەر سەختی برینەکەی ناگاتە خستەخانە و گیان لە دەستەدا بۆیە ئەمە بەڕاستی ئێمە زیاتر وزەوەرەگرین لەوەی کە ئەو هاو خەباتی ئەو بەردەوامی کە ئەو کاری بۆ ئەکرد ئەوەی کە ئەمە ئەوان ئەگە بۆ ترساندن و تۆقااندنەکەن بە پێچەوانەوە کچان و ژنان لە کوردستانیش و لە عێراقیش بە پێچەوانەوە هەر لە 8 مارساتێک لە بابەتە گرنگەکان تیرۆری یەنار محەممەدە کە خۆی یەکێک وەک هەڵسوراوێکی 8 مارسەکانی ساڵانی پێشوو یەکێک لە بابەتەکان لەسەر یەنار محەممەدە دەبێ و نەک هەر لێرە ئەمڕۆ هەر لە ڕێکخراوی ئازادی ژن لە بەغاوی ستوانە بەڕێپێوان چالاکێک بکەن بەداخەوە هێزە ئەمنیەکان ڕێگەیان نایەوە و ڕێگریان لێکردوون ئەمەش بۆ خۆی جارێکی تر سەرکوتکردنی کاری ڕێکخراوەیە کامە بێ ئەم دەنگە بەڕاستیە بێ بەهێز بێ بتوانرێت هێزێکی ناوخۆی و جیانیشی لە پشت بێ بۆ ئەوەی کە هیچ کەسێک نتوانێت ئەو هێزە ڕەشانە ئەو دەمامکدارانە نتوانن جارێکی تر دەستیان بچێتە لە ناوبردننی دەنگێکی ئازاد و دەنگێکە بۆ یەکسانی کار دەکات ئێمە من لە 2023وەکە ڕێکخراوی ئازادی ژن دروست بۆ کاتە منیش لە وڵاتی نەروی جەژیام من بووم بنەنەری ئەو ڕێکخراوی کە ئێستا ئەو بەردەوامی کاری تیادە کردووە لە دوای نەمانی ڕژێمی بەعس ئەو ڕێکخراوەیە دروست بووە من وەگیەکێک لە ژنە چالاکوانەکان لە وڵاتی نەروی چەندین ساڵ نوێنەری ئەو ڕێکخراوەیە بوومە خۆشم جارێک سمینارێکم ڕێکخست لەگەڵ کۆمەڵێک لە هاوڕەکانی تر لە وڵاتی نەرویج کە لە یوتیوب ماوە ئەو چالاکیی کە کردومانە باز لە کۆمەڵێک پرسی گرنگەکەین لە دوای نەمان لە 2005دا ئێمە ئەو سەمینارەمان کردووە کە و دوای ئەوە ئێمە چەندین سەردانمان بۆ شوێنەکانی تر کردو بۆ ڕێکخراوە نەرویجەکان کردووە و ساڵێکی تریش کە چەند ساڵەوە پێش بانگێشمان کرد لە ڕێکخراوێک دانیشتین و لە بری ڕێکخراوەکەی ئەوان مۆڵەتی وەرنە ئەگرتەوەیان مۆڵەتی لە دەستدا بوو فشاریان لەسەر بوو ئێمە بەیانێکمان دەرکردبەوەی کە ئێمە پشتیوانین و زۆر جێگەی دڵخۆشی ئەو بوو و هەر کاتێکیش مەسەلەن ئەو خەڵاتانەی کە خەڵاتی ڕافتۆی نەرویجی کە یەکێکە لە خەڵاتە جیهانیەکان بۆ کە سەداکۆچی کارانەیە کە بۆ مافەکانی مرۆڤ کار دەکات یەکێکە لە ینی ئەو خۆی براوەی خەڵاتی ڕافتۆیە کە دوێنێژ من لە دوای ڕووداوەکەەوە لە دوای تیرۆرەکەەوە بینیم نیگەرانی خوانیان دەربڕیوە کە کۆمیتێکی گەورەی جیهانیە بە ناوی ڕافتەوە ساڵی پاریژ لە 10/12/2025دا من پیرۆزبای من بۆ نارد کە ئەو خەڵاتی فەڕەنسی ئەڵمانی بە ناوی فرانکۆ جەرمەنی ئەویش یەکێکە لە براوەی خەڵاتەکانی
فرانکۆ جێرمەنی کە خەڵاتێکی جیهانیە بۆ پرسەکانی مافی مرۆڤ و پرسەکانی ژنان و من بە بەردەوامی لە بەرەوەی هەمومان مەشغەڵەتمان زۆرەوە شوێنی جۆگرافیەکانمان دوورە بەڵام ئاگامان لە یەکتری بوو و هەم لەگەڵ ڕێکخراوەکەی هەم لە ڕێگەی پەیوەندیکردنەوە و هەم لە ڕێگەی پشتیوانیکردنەوە ئێمە پەیوەندیەکەمان بەو جۆرە بووەوە بەڕاستی ئەمە کەسێکی گەورەمان لەدەست ئێمە نازانین کێ تیرۆری کردووە بچکە ئەمە هێزێکی دەمامکدار بووە دوو کەس بن بە ماتۆر چون کەس نازانێت تا ئێستا ئێمەش لە بەیانەکە باسمان لەوە کردووە کە ئێمە داوای دۆزینەوە و بە سزاگەاندنی ئەو تاوانبارانە ئەەکەین ناتوانین بڵێن کێیان چۆن ینی کێ بووە ئەم بەم کردەی هەستاوە بەڵام ئەوانە ئەو کەسانن کە تاریک پەرستن کە بیرێکی کۆنەخوازیان هەیە لەگەڵ ئازادی ژنانیان کرێ ئەیانەیە ژن لە پەراوێزا بێت نانەوێت دەنگی ژن ببیسترێ نانەوێت داخوازیەکانی ژنان بچێتە پێشەوە ئەو کەسانن کە تیرۆرەکەن لە هەر شوێنێکی ئەم جیهانە بێ ئەوانەی کە چالاکوانی مافەکانی مرۆڤ ڕۆژنامە نووس ژنان ئەیانەیە ئەو دەنگە کە بکەنەوە بە هیچ جۆرێک ئەو دەنگە کە بناکرێتەوە.